باوەڕکە ئەوەی کە ئێمە بینیمانەسە من خۆمی کە گوونەوانێکەوە سەردانی خاتوو تەیف سامیمان کرد وەزیری دارایی عێراق باوەڕکەوتی من نازانم هەژماری من چییە باسی هەژماری منمان کرد وتمان هەژماری من هینی هەیە بڵین شێوەیەکی قانونی هەیە یان با بڵین معتەرف بهەیە دانپێنراوتی شتی وام نەبیست و هەژماری من چییە سابی چییە بەڕاستی ئەم حکوومەتە لە بری ئەوەی یا با بڵین لە پای ئەوەی کەوا تەوتینی نەکردو جێبەجێ نەکردووە یعنی بەڕاستی شایانی ئەوەیە یان هینی ئەوەیە مستحقی ئەوەیە کە لێپرسینەوەی بە دەرەجەیەک لێ بکرێت ئەم پارە دزراوانەی کە هی ملەتە و دزیوەتی ئەم پارانە هەمووی بگەڕێتەوانێ بۆ ملت پرساندنی بۆ بکرێت کە زۆر کێشەمان هەیە کە لەناو کۆمەلگایە دروست بووە سەبەبەکەی ئەم نەبوونی موچە و نەبوونی پارە و وەستانی ژیانی دارایی خەڵک پرۆسەی پەروەردە خۆی سەر لەبەری پێویستی بە چاکردنەوەیە ئەوە تا پیاچوونەوەیە هەم پرۆگرامەکان هەم ئامادەکردنی مامۆستا بۆ پرۆسەی پەروەردە بۆ نمونە ڕفراندۆم کە خۆی یعنی فەشەلێک و بەڕاستی شکستێک و کاڵفامیەکی سیاسیانە بوو کە کرا لە ناو هەرێما ئەوەی نیاری ئەم دوو حیزبە بوو بێت ئەوە هەر ناوی ناهێنرێت یعنی باسی ناکرێت بە هیچ شێوەیەک ینی تەعتیمێکی بە تەواوی لەسەر یاندا بڵین داپۆشین و شاردنەوەیەک هەیە بۆ بابەتانە باز لە ئاش بەتاڵەکان ناکەن باز لە شکستەکان ناکەن باز لە خیانەتەکان ناکەن ینی بابەتیانە نییە بەڕاستی تەنها تەمجیدکردن و بە پیرۆزکردنی جوود بنەماڵەیە بەڕێزان خۆشەویستانم کاتتان باش لە هەر کوێیەکەم ساڵ و سەلامەت بن چاکسازیکردن لە پەروەردە یاخود دەتوانین بڵین پەروەردە بەردی بناغی هەموو کۆمەڵگەیەکە ئەگەر چەند ساڵ جارێک ئەگەر بە بەردەوامی ئەبدەیت و چاکسازی لەناو سێکتەرەکانی پەروەردەیان نەکرێت ئەگەری هەیە ئەو سێکتەری پەروەردەیە کە بناغی هەموو کۆمەڵگەیەکە جۆرێک لە جۆرەکان بەرەو داڕوخان بچێ ئەو کاتە کۆمەڵگەکەش بەرەو داڕوخانەچێ بە شێوەیەکی گشتی ئێستا لە هەرێمی کوردستان وەکو ئەوەی کە دەنگە جیاوازەکان هەیە وەکو ئەوەی کە لە حیزبە دەسەڵاتدارەکان و ئەوانشی کە لە دەرەوەی دەسەڵاتن لە کادیرەکانی ئەوانی کە لە ناو دەسەڵاتوانشی کە لە دەرەوەی دەسەڵاتن مەبەستم کادیرە پەروەردەیەکانە ئەو دەنگە بیسرێ کە پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان بۆ دواوە هاتووە لە بری ئەوەی کە ئێمە 35 ساڵ فەرمانڕەوایی خۆمانەکەین ئەم پایە گرنگەی کۆمەڵگە کە پێوترێ پەروەردە بەرەو پێشیەوە بەرین بەداخەوە بەرەو دواوە هاتووە ئێمە بۆ قسەکردن لەسەر بابەتی پەروەردە لەسەر کایەی پەروەردە گفتوگۆ لەگەڵ یەکێک لە کادیرەکانی پەروەردە کە ماوەی 35 ساڵە توانین بڵین لەوەتەی دەسەڵاتی کوردی هاتۆتە سەر فەرمانڕەوایە ئەویش وەکو کادری پەروەردەیی دەست بەکار بووە لە ناو ناوەندەکانی خوێندن ئەویش بەڕێز مامۆستا شاهلا عەلی محەممەدە کە کاندیدی ژمارە هەشتی لیستی بەخێربێ مامۆستا مامۆستا شاهلا جەنابەت کادرێکی پەروەردەیت 35 ساڵە لە ناوەندەکانی خوێندنە وەکو کادری پەروەردە کارەکەیت ئەو سەرنجانە چین لە لای جەنابەت لە سەرکەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان ڕاستی پرۆسەی پەروەردە سەر تاخواری سەر لەبەری ئەتوانم بڵێم پرۆسەیەکە بە سیاسی کراوە ئەوەنەی پرۆسەیەکە دەستی حزب تێکەڵی بووە و هەڵی ئەسوڕێنێ ئەوەنە پرۆسەی پەروەردە بابەتێکی زانستیانە نییە لە ژوورە زانستیەکانەوانیان لە کەسە زانستیەکانەوانێ بەرنامەی بۆ داناڕێژرێت چکە دەستی حزب بە هەموو بەشەکانی گەیشتووە هەر لە وەزارەتەوە تاوەکو ناو قوتابخانەیەک و پۆلێکەوە ئەم جۆرە لە تەداخولکردنی حیزبایەتی مامۆستا شاهلا ئەو زیانانە چین کە بەر پرۆسەی پەروەردە گەیشتووە یەکێک لەو زیانانەی کە ئەگەر لە ڕووی ئیداریەوە بڵین سەیری بکەین کەسە کە بڵین کەسە یان کادرەکان کە دائەنرێن یان ئەو کەسانەی کە ئەخرێنە شوێنی قەرارەوانە کەسانێکن حزبین کە حزبیش بێت ئەوەنەی لە قازانج و لە بەرژەوەندی حزب ئیش ئەکات یان با بڵین ئەم پرۆسە سیاسی کە لە هەرێما هەیە ئەوەی لە قازانجی ئەوان ئیشەکە ئەوەنە لە قازانجی پرۆسەی پەروەردە و
قوتابی و خوێندکار و مامۆستا ئیش ناکە. یەکێک لە کێشەکانی ئەوەیە کە بۆ نمونە هەتا مامۆستایەکی حزبی کارکردوو یان با بڵێن کادرێکی حزبی لە ناو مەکتەبێکە لە ناو خوێندنگەیەکە بەرز ئەکرێتەوە پلەیەکی تری بەرزتری ئەیرێتێ مامۆستایەکی شایستە مامۆستایەکی لە هاتوو لە بوارە پەروەردەیەەکە لە بوارە دەرونیەکانی بڵین شارەزا بە دەرونی مناڵ و قوتابی ئەوانە بەرز ناکرێنەوە بۆ پلەیەکی بەرزتر. بەڵێ مامۆستا شاهلا لە تەمەنی کادری پەروەردەیی جەنابتا لە تەمەنی ئەو تەمەنی کە جەناب دووکو کادرێکی پەروەردەیی دەست بەکار بووی لە ناو ناوەندەکانی خوێندنە چەند جارێک پرۆگرامەکانی خوێندن گۆڕانکاریان بەسەرا هاتووە تۆ کادرێکی پەروەردەیی ئەتوانین بڵین ئەو گۆڕانکاریانە جۆرێک لە بشێوی و فەوزای لە ناو ناوەندەکانی خوێندنە یاخود لە ڕووی پەروەردەیەوە کاریگەری خراپی کردووەتە سەر تاکی قوتابی؟ دەستێوەردانی سیاست لە ناو پەروەردە بێگومان کاریگەریکی خراپی ئەبێت. ئەوە تا بۆ نمونە هەر لە بابەتە مێژوویەکانە هەر بە شێوەیەکی گشتی کاریگەری خراپی دروست کردووە بەتایبەت لە بابەتە مێژوویەکانە کە ئەم یین باز لە کوردایەتیەکەین ینی ئەم سیاستێک کە ئێستا ئەم دەسەڵاتە هەیەی لە بری ئەوەی کوردایەتی وەک زانستێک بناسیێنێت کوردناسیمان هەبێت بابەتی کوردناسیمان هەبێت هەیئەناسی کوردیمان هەبێت کولتوری کوردی شوێنەوە ناسی کوردی ئەمانەمان هەبێت بە شێوەیەکی زانستیانە بیخوێنین یەت هەنێ شت باز ئەکا لە کتێبەکانی بۆ نمونە پۆلەکانی نۆ و دە و ئەمانەیە کوردایەتی بە شێوەیەکی مشەوە یان با بڵێن شێوێنرا و قسەی لەسەر ئەکا بۆ نمونە ڕفراندۆم کە خۆی یعنی فەشەلێک و بەڕاستی شکستێک و کاڵفامیەکی سیاسیانە بوو کە کرا لە ناو هەرێمە بە هۆی پارتیەوە کە کرا و ئەوانی تریش بڵێن حزبەکانی پشتیوانی بوون و پشتگیریان لێ کرد بەڕاستی کاڵفامیەکی سیاسی زۆر گەورە بوو و زەرێکی زۆر گەورەیە هاتون ئێستا هەر ئەم بابەتە لە ناو کتێبەکانی مێژووە باسی لێوەکەن وەک بابەتێکی زۆر گرنگ و زۆر بەشان و باڵێ هەڵەیەن لە کاتێکە ئەبوایە مێژووی کورد کە ئەخێنرێت و ئەیرێت بە نەوەکانی داهاتوومان بەمنەوەی ئێستەونەوەی داهاتوو ئەوە مێژوویەک وایە بە شێوەیەکی زانستیانە و بابەتیانە باسی لە مێژووی کورد بکردایە هەم لە کۆن و هەم لە نوێ باز لە ئاش بەتاڵەکان ناکەن باز لە شکستەکان ناکەن باز لە خیانەتەکان ناکەن ینی بابەتیانە نییە بەڕاستی تەنها تەمجیدکردن و بپیرۆزکردنی جوود بنەماڵەیە یاخود زەقکردنەوەی ئەو کەسایەتیە شۆڕژگێڕانی کە هەن کە خۆیان مەبەستیانە زەقیەکەنەوە لە ناو بابەتە پەروەردەییەکانە و پشتگوێ خستنی ئەو کەسانەشی کە جۆرێک لە جۆرەکان لە ڕۆژێک لە ڕۆژەکانە نەیاری ئەم دوو حیزبە بوون ئەمە ڕاستە؟ ئەوەی نیاری ئەم دوو حیزبە بوو بێت ئەوە هەر ناوی نایەنرێت ینی باسی ناکرێت بە هیچ شێوەیەک ینی تەعتیمێکی بە تەواوی لەسەر یاندا بڵین داپۆشین و شاردنەوەیەک هەیە بۆ بابەتان ئەم دەسەڵاتە بەڕاستی حەزی نە بە مردوو نە بەزین و ئەو کەسانە هەیە کە دژێتی بە هیچ شێوەیەک ئەوانەی ناوێت و ناوێ ناویان هەبێت. ئەگەر جەنابەت بوویتە کاندیدێکی سەرکەوت و چوویتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەنیازی چ کارێک بکەیت لەوێ بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان؟ بێگومان ئێمە وەکو ڕەوتی هەڵوێست لیستەکەمان بڵێن کار و بەرنامەی خۆمانمان هەیە کە نزیکەی 15 خاڵە ئەو 15 خاڵە هەریەکەی ئیشکردن لە سەریان بەندێکی دەستوری پاڵپشتی ئەکات بەڵێ پاڵپشتی ئەکات و ئەو بەندە دەستوریانە ینی هەمووی لەسەر و ئەساسە دەستوریانە ئێمە ئیشەکەین خۆی گەورە یار بێ تر هەوڵ ئەین ئینشەڵا ئەوانە بکەین وەکو تریش من وەکو کەسێکی کە یا با بڵێن کادرێکی پەروەردەیی ئەتوانم بڵێم خۆم دوو بابەتم هەیە کە زۆر بە گرنگی ئەزانم یەکێک لەوانە پاڵپشتیکردنی دەرونی مناڵە ینی دانانی کۆمەڵە بڵین پرۆژه یاسایەک بۆ ئەوەی کەوە لە ناو خوێندنگەکانە چاکسازیێکی زیاتر بکرێت لەوەی کەوە بابەتی دەرونی مناڵ گرنگی پێ بگرێت دروستبوونی شخصێتی مناڵ گرنگی پێ بگرێت بێلەوە بابەتێک دابنرێت یان با بڵێن زیاد بکرێت بۆ سەر بەرنامەکانی خوێندن و کتێبەکان کە ئەویش بابەتی گەشە پێدانی
خودیە یا با بڵین بەعربی تەنمەی ذاتیە ئەم گەشە پێدانی خودیە بێگومان وا لە مناڵەکات هەم لەو تەمەنەی کە خۆی ئێستا هەیەی هەم لە داهاتوویە بتوانێت ببێ بە کەسێک کە ڕوبەڕووی کێشەکانی ژیان بێتەوە ڕوبەڕووی ناڕەحەتیەکانی لە ناو خێزانی لە ناو دەرەوەی خێزانی لە قوتابخانەکەیە لە داهاتوشا ببێ بە کەسێک کە خۆڕاگریەکی هەبێ بتوانێت بەرگە بگرێت بەرامبەر بە ژیان جگەلەوە من وەکوتم پرۆسی پەروەردە خۆی سەر لەبەری پێویستی بە چاکردنەوەیە ئەوە تا پیاچوونەوەیە هەم پرۆگرامەکان هەم ئامادەکردنی مامۆستا بۆ پرۆسی پەروەردە لە ڕوە تا ڕادەیەک بڵین لە ڕوە ئەلمیەکەیەوە بڵین ئامادەگی ئەکرێت لە زانکۆکانە کە مامۆستای تا ڕادەیەک ئەلمی بخەنە ناو قوتابخانەکانەوە و خوێندنگەکان بەڵام لەگەڵەوە شاپێویستی بەوەیە کە کەسانێک بن ماڵ ئەوانەی کە دەرئەچن لە بوارە بڵین لەو کۆلێژە زانستیانە کەسانێک بن پاڵیان تەریب لەگەڵ بابەتە زانستیەکان بابەتەکانی دەرونی مناڵ و دەرونی مراهق خوێندنەوانێ بڵین شارەزایەکی تەواویان لێ پیا کرد بێت ئەنجا بکرێنە ناو قوتابخانەکانەوە بەڕاستی چونکە ئەو زۆربەی ئەو کێشانەیکەوە یەتە بڵین بەرە ڕووی قوتابی ئەبێتەوە یا خوێندکار ئەبێتەوە ئەو ناڕەحەتیانەیە کە تووشی ئەبێت و زۆر جار مامۆستا ئەتوانێت دەرسەکە بە جوانی بڵێتەوانێ بەڵام لە ڕووە دەرونیەکەوانێ پاڵپشتی قوتابی نییە پێویستمان بەو کادرانەیە پێویستمان بەو مامۆستایانەیە کە لەگەڵ بابەتە ئەلمیەکەیە ڕووە دەرونیەکەش مڕاعات کات و چاودێری بکات بەو پێی کە جەنابەت ماوەی چەند ساڵێکە وەکو کەسێکی ناڕازی لە ناو مامۆستایانی ناڕازیە جۆرێک لە جۆرەکان حزورت هەیە وجودت هەیە چی ئەەکەی بۆ مافی مامۆستایان و فەرمانبەران لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەتەوێت چی بکەی چی لە خەیاڵتایە ئێمە من خۆم ئەندامی دەستەی داکۆکیم لە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی چەند ساڵێکە بە گەرمی ینی زۆر بەچڕی کار لەسەر مافەکانی من هەم مافی خۆم و هەم مافی هاوڕەکانم کارم لەسەر کردو و چالاکانە ئیشمان کردووە لە شەقامە ئەوەی کەوا کردومانە یەکێک لە ئیشەکانمان سەردانەکانمانە بۆ بەغا کە کردومانە هەوڵدان بوو بۆ دەرکردنی بڕیاری تەوتین لە محکەمەی فیدراڵیەوە ئەتوانم بڵێم یعنی بەشێکی زۆری بابەتەکە ڕۆشتووە قرارەکە دەرچووە ماوەتۆ سەر جێبەجێکردنی ئینشاء الله دەرچین بچم بۆ پەرلەمانی عێراق یەکێک لە ئیشەکانم کارکردنە لەسەر تەوتین وەتەواوکردنی ئەو بابەتە بێگومان بە دابینکردنی بڵین تەنفیزکردنی تەوتین جێبەجێبوونی بێگومان کۆمەڵێک کێشەی مالی و بڵین دارایی مامۆستایان و فەرمانبەران حەل ئەبێت کە بەشێکی بەمەش بەشێکی کێشەی پەروەردە و ئەو کەم و کورتیە کە لە بواری پەروەردەیە هەیە ئێستا ئەیبینین حەل ئەبێویش ینی بەشێکی یەکێک لە کێشەکانی مامۆستایان لە ئێستادا کێشەی بابەتی داراییە ئەگەر تەوتین بچێتە بواری جێبەجێکردنەوە پرۆسەی پەروەردە ڕۆژێک ینی هەنگاوێک لە هەنگاوەکان دەچێتە پێشەوە بێگومان بەڕاستی ئەم حکوومەتە لە بری ئەوەی یا با بڵین لە پای ئەوەی کەوا تەوتینی نەکردو جێبەجێ نەکردووە یعنی بەڕاستی شایانی ئەوەیە یان هینی ئەوەیە مستحقی ئەوەیە کە لێپرسینەوەی بە دەرەجەیەک لێ بکرێت ئەم پارە دزراوانەی کە هی ملەتە و دزیوێتی ئەم پارانە هەمووی بگەڕێتەوانێ بۆ ملەت پرساندنی بۆ بکرێت بێ لەوانە بەڕاستی ئەو زەرەرە دەرونیەی کەوا بەر مامۆستا و بەر خێزانی کوردی کەوتووە بەر فەرمانبەر کەوتووە ینی بە کۆی گشتی کۆمەلگای کوردەواری بەری کەوتووە بەڕای من پێویستی بەوەیەکەوە قەرەبوویەک بکرێنەوانە لەو ناڕەحەتی دەرونیانی کە تووشیان بووە ئەنەک هەر ناڕەحەتی بەشی ئەو پارەی کە براوە و دزراوە قەرەبوویەکی تریش بکرێنەوانە چکە زۆر کێشەمان هەیە کە لەناو کۆمەلگایە دروست بووە سەبەبەکەی ئەم نەبوونی موچە و نەبوونی پارە و وەستانی ژیانی دارایی خەڵکە بەڵێ ئەو کاتانی کە ئێوە هاتوچۆی بەغدادانە کرد و بە دوایی بابەتی تەوتینکردنی وچەی فەرمانبەرانە ڕۆشتن چی تێگەیشتن لە حکوومەتی عێراقی بەجددی بەنیازە پرۆسەی تەوتین بچێتە بواری جێبەجێکردنەوە یا هەر جۆرێک لە بەڕێکردن و دەرکردنی بڕیارێکی بێبنەمایە
باوەڕکە ئەوەی کە ئێمە بینیمان ئێستا من خۆمی کە گوڵەوانەیەکەوە سەردانی خات و تەیف سامیمان کرد وەزیری دارایی عێراق باوەڕکەوتی من نازانم هەژماری من چییە باسی هەژماری منمان کرد وتمان هەژماری من هینی هەیە بڵین شێوەیەکی قانونی هەیە یان با بڵین دانپیانراوە معتەرف بهەیە دانپێنراوەتی شتی وام نەبیست و هەژماری من چییە سابی چییە ئیتر ینی بەڕاستی هەوڵێکی جددی هەیە بەڵام وەستاوەتە سەر چی وەستاوەتە سەر ئەوەی کەوا ئەمان ینی وەزیری داراییوتە من ناتوانم زۆریان لێ بکەم بەڵام ئەکرێت میلەت خۆی مامۆستا خۆی فەرمانبەر خۆی زەخت لە بە جۆرێک لە جۆرەکان یان لە ڕێی پەرلەمانەوە بێ لە هەر ڕێگەیەکی ترەوە بێ بە جۆرێک لە جۆرەکان کاریگەریان هەبێت لەسەر ئەوەی کەوە محافظەکان محافظی شارەکان UPN و ئایپانی بڵین فەرمانبەر و مامۆستایان بنێرن و ئێمە لێرە بۆیان تەوتیق نەکەین یعنی زۆر ئامادەگییان تایە زۆر کارەکە ئاسانە بۆ ئەوان هیچ ڕێگریەک نییە لە لای ئەوان خۆ ئەوان پارەکە هەر ئەنێرن هەر ئەینێرن ئیتر بۆچی بە تەوتیق نەبێتی مامۆستا شەهلا ئەوەی تێگەیشت بێتی بۆچی ئێستا دەنگی ناڕازی نییە لە کاتێکدا ئەوە مانگی 11 هێشتا موچی مانگی 8 دراوە مانگی 8 نەدراوە و ناوەندەکانی خوێندن داوام تێدا نۆرمەڵە ساڵانی ڕابردوو ئێوە زۆر لەم کاتانەدا دەنگتان بەرز بوو لە ناو شەقامەکان بایکۆتتانە کرد ئێستا بۆچی بایکۆت ناکرێ خۆی کێشەکە چارەسەر بووە وعدێکتان پێدراوە یا سەرکوت کراون ئەتوانی بڵێ بەشێکیان سەرکوتکردنە بەوەی کەوە لە قوتابخانەکانە بتێونەتەوە کۆمەڵە مامۆستا هەن کە سەر بە دەسەڵاتن سەر بە یەکێک لە حیزبەکانن حیزبەکانی دەسەڵات بێگومان ئەوانەیە ئاز وەرەگرن ئیدارەکان خۆیان زەخت لە قوتابخانەکان ئەکەن لە مامۆستاکان ئەکەنکەوە بچنەوە بۆ دەوام ئەمە بەشێکێتی بەشێکی تری چاوەڕێکردنی ئەم گۆڕانکاریەیە کە لە دوای هەڵبژاردنەی عێراقەوەیە ینی زۆر مامۆستا هەیە چاوی لەوەیە و کۆمەڵە گۆڕانکاری ڕووبات بە تایبەت ئەوانیش بڵین ئومێدیان بەو کەسانەیە کە پاڵپشتی تەوتین ئەکەن و هەوڵی تەوتین ئەیان کە بچنە عێراق و بڵین هەوڵێک بن بۆ ڕایکردنی کارەکان و جێبەجێبوونی لەلایەکی تری شەوانێت تا ڕادەیەک ئەتوانم بڵێم بەشێکی مامۆستایان بەڕوایان بەوە هەیە کە چەندێک بڵین وەکو داواکاریەک بۆ مافی خۆت کە بایکۆت ئەەکەیت و دەوام ناکەیت بە حەقێکی خۆتی ئەزانی بەوەیکەوە ماف وەرناگری بەڵام ئەرک بەجێنیت لە بەرامبەر ئەوە هەست ئەەکەنکەوە بایکۆت زەرێکی بێگومان لە مناڵی پێش هەموو کەس لە مناڵی مامۆستا خۆی داوە بەوەیکەوە پرۆسەی خوێندن پەک ئەخرێت لە 2023 بە هەمووی 3 مانگ دەوام کرا 24 هەر زۆر کەم بوو ئەو ئەم ساڵی دەستی پێ کردووە یعنی ئەتوانین بڵین هەموو هۆکارێک چەند هۆکارێک هەن وایان کردووە کە بایکۆت ئێستا بەرقەرار نەبێت بەڵێ بەو پێی کە جەناب دەندامی دەستەی مامۆستایانی ناڕازی بووی داکۆکی دەستی داکۆکی بەڵێ هاوڕێیانتان لە هەولێر چۆن بەدەم ئەم بانکەوازەی ئێوە دێن بۆ پشگیریکردن لە لیستی هەڵوێست و پشگیریکردنی جەنابتان کە زۆر سەرسەختانە بەرگری لە بابەتی تەڵتینەکەن هاوڕێیانمان لە هەولێر ڕاستەکەی بێگومان پاڵپشتن بەڵام ئەو زەختە زۆرەیکەوە پارتی هەیەی لە مامۆستایان و فەرمانبەران بەڕاستی بە ئاگر و ئاسن معاملەیە کات پارتی ئەو بۆ ئێمە ویستمان ینی نمونە بەوەی کەوا ئەوان زۆر زۆر جەخت تون و تیژی بەکارەهێنن ئەو بۆ ئێمە ویسمان بچین بۆ هەولێر لە سەیتەرەکە هەر پێشوێ بگەینە سەیتەرەکە غازی فرمێسکرێش ئاو یعنی چەنەها شێوازیان بەکارهێنا لە بەرەنگاربوونەوەمانە دژە تیرۆریان هێنا ینی بەڕاستی ئێمە چوو بووین چی بکەین هیچ شتێکی وا نەبوو بیکەینکەوە نە فیشەکێکمان پێبوو نە تەنها قەڵەمەکەمان پێبوو لەبەرەوە مامۆستایان بێگومان لەوێ هاوڕێیانمان زۆر پاڵپشتمانن و ئومێدیان هەیە بە هەم ڕوتی هەڵوێست و بە هەم ئەندامانی ڕوتی هەڵوێست و خۆشیان لەوێ کەسانی پەروەردەی چاکیان تیا لە کاندیدەکانی هەولێر کە هەمان گڕوتینیان هەیە بۆ جێبەجێکردنی تەوتین
و بڵین دەستە بەرکردنی مافەکانی مامۆستایان و فەرمانبەران. مامۆستا شاهلا لە کاتی بانگەشە هەست بە چ دۆخێکی دەرونیەکەی کاچی بانگەشە بۆ هەڵبژاردنەکەی لە ناو خەڵک لە ناوچەکان لە دوورە دەستەکان ڕاوتەکەی ئێوە ڕاوتێکن تا ڕادەیەک ئێستا دەنگتان دلێرە وایە چۆن مەسەلەن خەڵک پێشوازیتان لەیەکە؟ وڵا ئەلحەمدوللا ئەوەی کەوا بمان ناسێ ئەوە گڕەوت بەوەی کەوا ئێمە حەزبێکین تازە دروست بووینە، بەڵام لەگەڵەوەشا کەسەکانی کە لە ناویایەتی کەسە دامەزرێنەرەکانی کەسانێکن کە پەرێسپاکن، ئەزمموی سیاسی باشیان هەیە، خۆفرۆشیان نەکردووە، نەچونەتە ناو دەسەڵاتەوانێ و بە هیچ شێوێک لە بڵین ساڵنیەکە و لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی پار بە هیچ شێوە هیچ دانیشتنێک و هیچ گفتوگۆیەک لەگەڵ دەسەڵاتان نەکراوە، چکە ئەوە خەتێکی سوورە لە لای ئێمە. لەگەڵ ئەوەشا شتێک کە من بەرەڕووی ئەبمەوانە ئەمە وەکو هەڵوێز بڵین ئەتوانم بڵێم پەرێسپاکی خۆی هەیە. من وەکو شخصیش کە من ئەچمە لای خەڵک ئەو کەسانی کە ئەمناسن مێژووی خەباتی من و هەوڵ و هیلاکیەکان و چالاکیەکانم ئەزانن یان بڵین پێیان ئەناسێنم بڵ ئیسجابیان باشە، بەڵام لەگەڵ ئەمانەشە هەمومان ئێمە کەسە بڵین ناڕازیەکانیان با بڵین وەکو ئەندامانی هەڵوێست ڕوبەڕووی مەوروسێکی سیاسی ئەبینەوە کە ئەویش پەرلەمانتارە پێشخۆ ئەوانەی پێشخۆمان تۆماریان کردووە. ئەو میراتێش ئەوەیە وعدێکی زۆری راوە و جێبەجێ نەکراوە، بەڵێنێکی بە کۆمەڵشتی زۆر گەورە کە هیچی نەهاتۆتە واقع. هەست ناکەی جۆرێک لە جۆرەکان ناتێگەیشتنێک هەیە لە نێوان خەڵک و پەرلەمانتاریە یا خەڵک و ئەو بانگەشەی کە ئەکرێ پەرلەمانتار وەکو پێویست ناتوانێت بانگەشەکە بکە، ینی ئەرکەکەی خۆی بگەێنێتە هاوڵاتیان بۆی ئەم ناتێگەیشتنە دروست نەبێ. واتە پەرلەمانتار لە کاتێکا کە کاندیدە بانگەشەیەکەکە کە لە دەسەڵاتی ئەوانیە، بانگەشەیەکی خراپی جادە و ڕێگاوانەکە، بانگەشەی چاکسازی لە جۆرێک مؤسسەی ئەمنیە ئەکا کە ئەمە هیچ دەستبینێکی بەوەوە نییە. بۆیە خەڵک جۆرێک متمانەی نەماوە بە پەرلەمانتاری. بە بڕۆی من دوو هۆکار هەیە، یەکێکیان لەوانەیە ئەوە بێت کە بڵین لایەنەکان خۆیان حەزبەکان هەر ئەو پەرلەمانتاری کە یا بڵێ ئەو کاندیدەی کە نوێنەری لایەنێکە و لەسەر ئەو لیستە خۆی کاندید کردووە، یەکێک لە کێشەکانی ئەوەیە بەرنامەی ڕوونی نییە لایەنەکە خۆی بۆ پەرلەمانی عێراق یا بۆ هەر پەرلەمانێکی بێ کوردستانیش بێ، بەرنمەیەکی ڕوونی نییە، بەرنمەیەکی داڕێژرا و تۆکمەی نییە، قانونی نییە. بێلەوە لەوانەیە کاندیدەکە خۆی ئەوانن ئەو نەیبێت و خۆشی نەزانێت چی ئەکات و بە چ شێوەیە بتوانێت، یعنی کاری پەرلەمانی چۆن بتوانێت دەستی هەبێ لە گۆڕینی یاساکانیان با بڵین لە داڕشتنی یاسای نوێ کە خزمەت بە پرسە گشتیەکان بکات. تۆ پەیڕۆ پرۆگرامی پەرلەمانی عێراقت خوێندوێتەوە؟ بەڵێ. زمانی عەرەبیت باشە؟ ئەلحەمدولillah زۆر باشە. بە نووسین بە خوێندن؟ بە قسەکردن و بەرنامەی عەرەبیشم هەیە. بڵێن کەناڵە عەرەبیەکان بەشدارم تایە. زۆر ئەلحەمدولillah زمانەکەم زۆر باشە. چۆن فێری زمانی عەرەبی بووی مامۆستا شالا؟ وەڵا ڕاستیەکەی من بەهۆی کاری باوکمەوە هیچدا ئەوەی کە بڵین لە مناڵیمە تا پۆلی یەکیشم بڵین پۆلی یەکم لە دیوانێ خوێنووە، بۆی کاری باوکمەوە لە دوور خراپبوویەوە؟ باوکم بڵین نایب زابطێکی متەتەوع بوو لە جێشی عێراقیە، 76 هەر بەهۆی کاری سیاسیەوانێ با بڵین ئینتیمایەک بەحساب ئینتیمای هەیە بۆ حزب سیاسیەکانی کوردستان. ئەو کاتی پارتی؟ بەڵێ. ئەو کاتە 76 هینەکان بڵین دوور ئەخرێت تەقاعود ئەکرێت، تەقاعود ئەکرێت بەڵێ بەبێ ئەوەی مستحقاتێکی خۆی وەرگێت، یعنی هیچ هینێکی امتیازاتێکی وەرنەگرت، تەنها تەقاعوتێکی بۆ بڕایەوە. دوای ئەوە خۆشم هەر زۆر یعنی حەزم لە زمانی عەرەبیە و مناڵەکانیشم هەر بە هەمان شێوە دەرکەوتنەوە حەزیان لە زمانە. بێلەوە معنی خوێندنەوەم بە عەرەبیە، بە عەرەبی خوێنمەوە، مطلعێکی باشیشم لەسەر بەرنامە سیاسیە عەرەبیەکان و کەناڵە عەرەبیەکان و بەم شێوەیە. ئەی کۆنتاکتت چۆنە لەگەڵ خەڵکی سیاسی لە بەغداد و لە باشوور و ناوەڕاستی عێراق؟
وەکو بە شێوەیەکی شخصی نا بەڵام متابعە مەگینا وەکو بە شێوەی شخصی نەخێن. من سپاسی ئامادەبوون تاکەم جەنابەت کە حزورت هەبوو لە ئەم گفتوگۆیە. زۆر سپاس. ئەگەر من شتێکم لە بیر چوو بێ حەزەکەم جەنابەت ئاماژەی پێ بکەین. وەڵا یەکێک لەو بابەتانی کە من حەزەکەم بڵێم ئەتوانم خوای گەورە بیکا بەنسیب و ئەگەر بچمە ناو پەرلەمانەوە ئیشی لەسەرکەم چاکردنەوەی خێزانە. ئەم سیاسەتەی کوردیە بەڕاستی یعنی دەستی لە ناو تێکدانی هەموو پەیوەندی هەموو بوارە و ژیانی خەڵک کردووە. یەکێکیش لەو بوارانە بواری پەیوەندی خێزانیەکانە. ئەوەی من بمەوێ بیکەم ئەوەیە یاسا دەرکردنی یاسایەکە ئەمە بڵین بۆ عێراق هەموویشی گونجاوانی لەسەر باکووری تا باشووری دانانی یاکردنەوەی چەند هینێکە بڵین نووسنگەیەکە بەڵێ مەکاتیبێک و نووسنگەیەکە بۆ ڕاوێژکاری خێزانی بۆ بڵین ڕاوێژکاری نێوەنگیری ژن و مێرد. ئەمە زۆر بابەتێکی گرنگە بۆ کەمکردنەوە لەو کاریگەریانەی کە سیاست کردوێتی لە ناو خێزانەکان بەتایبەت لە خێزانی ئەتوانرێت بڵین ئەتوانرێ بەرنامە یان با بڵین پرۆژە یاسا تەقدیم کرێت بەوەی کەوا چاکسازیەک لە کاروباری کۆمەڵایەتیا بکرێت. بێگومان ئەو کردنەوە ئەو مەکتەبانەش ئەو نووسنگانەش لە ڕێی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوەیە. چی ستۆریەک سەرنجی توی ڕاکێشاوە بیرت لەم جۆرە فکرەیە کردوێتەوە؟ ئەو جیابوونەوانەی کە لە ناو خێزانەکانە ڕوئایەت ئەو مناڵە پەرتەوازانەی کەوە لە ناو خوێندنگەکانە ئەیبینم بەڕاستی ئەو دەروونە شێواوە کە ئاگای لە قوتابی و خوێندکار ئاگای لە ویانەکەی نییە ناتوانە پەیوەندی نە لەگەڵ مامۆستاکەیە دروستکانە لەگەڵ هاوڕێکەیە لەگەڵ دراوسێکەیە نەئەتوانێت زمانی دەرڕینی هەبێ بۆ قسەکردنی خۆی نەئەتوانێت یعنی کۆنتترۆلی هەستەکانی خۆی بکات. هەموو ئەمانە ڕێگرن یان با بڵین هەموو ئەمانە نەتیجەن بۆ ئەو پەرتەوازەیە کە لە ناو خێزانەکانە دروست بووە بەتایبەت ئەو خێزانانی کە جیا ئەبنەوە. ئەوە هاندەرمە کردنەوەی ئەو مەکاتبانە زۆر گرنگە بێلەوە کردنەوەی ئەو مەکتەبانەی کەەوە بیان با بڵین ئەتوانین بە یاسایەک دەرچێت کە زۆر بە جددی جەخت لەسەر ئەوە بکاتەوە کە پەروەردەی مناڵ ببێ بە ئیجباری باسەکانی پەروەردەی مناڵ و ئامادەکردنی دایک و باوک بۆ ناسینی علمە نەفسی مناڵ بکرێتە شتێکی یعنی ئیجباری تا ئەوەی کە دایک و باوکەکان کە مناڵێکیان ئەبێ بزانن چۆن پەروەردەیەکەن چۆن تەعاملی لەگەڵا ئەکەن چۆن هەستەکانی ڕائەگرن. ئەی پلانت بۆ گەنجان هیچ نییە کە بابەتی پرۆسی زەواج بچێتە پێشەوە چکە ئێستا لە هەرێمی کوردستانی خۆمانە هیچ پاڵپشتیەک نییە بۆ گەنج کە ڕوو لە زەواج بکە. هەموو پاڵپشتیەکان هەموو ئەو ئامادەگی کە هەیە لە ناو کۆمەڵگەی کوردیا و جەنابەت باست کرد دوورکەوتنەوەیە لە دروستکردنی پرۆسەی هاوسەرگیری. تۆ چ پلانێکت هەیە بۆ گەنج کە چیتە ناوەندی ئەنجومەی نوێنەرانی عێراقەوە کە پرۆژەیە کە بێ بۆ پاڵپشتیکردن لە پرۆسەی هاوسەرگیری؟ ئەمە وەکو ڕۆتی هەڵوێستیش هینێکمان هەیە بڵین یەکێک لە بنەماکان یا با بڵین نوقتەکان کە ئیشی لەسەرەکەین خوایار بێت من بەم هەرکەس لە هاوڕەکانم شەڵا دەرچن و بڕۆن ئیشکردنە بە یان با بڵین کارکردنە لەسەر کردنەوەی نووسنگەکانی وەفەرعەکانی هەردوو بانکی ڕەشید و ڕافیدەین لە کوردستانە کە ئەم بانکانە شکرانەوانە بێگومان ئەو ئیمتیازاتانەش ئەتوانرێت وەربگیرێت. یەکێک لەو ئیمتیازاتانە کە خەڵک ئەتوانێت سوودی لێ ببینێت قەرزی زەواجە هیتر پرۆژەکانە هەموو ئەمانە ئەتوانرێت یعنی ئەوەش ئەبێ بە پاڵپشتێک بۆ گەنج. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا شەهلا کە ئامادەیت هەبوو لە بەرنامەکەمانە کاندیدی ژمارە هەشتی ڕەوتی هەڵوێست هیوای سەرکەوتنت بۆ خوازی. زۆر سپاس بۆ ئێوەش. هەر بژین. سپاسدانەکەم. بینەرانی خۆشەویست گفتوگۆکەمان لەگەڵ مامۆستا شاهلا کاندیدی ژمارە هەشتی ڕەوتی هەڵوێست کۆتایی پێهات هیوادارم بێزارمان نەکرد بێتین و توانی بێتمان وەڵامی پرسیارەکانی ئێوەش لە مامۆستا شاهلا وەربگرین. هەر بژین. زۆر سپاس.